لە یاری کلاسیکۆی کوردستان لە هەفتەی 34 خولیاستێرەکانی عێراق یانەی دهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە هەولێر کرد. هەڵۆکانی چیەکان زوو دەست پێشخەریان کرد لە گۆڵتۆمارکردن. عیماد لواتی تونسی لە خولەکی سێ زەردپۆشانی خاوەن ماڵی لە یاریەکە پێشخست. ئەحمەد مەکەنزی دەرفەتی گۆڵ یەکسانی لە پێش بوو لە دەستیدا. عیماد لواتیش چاوی لە گۆڵی دووەم بوو، سەرکەوتو نەبوو لە ئەنجامدانی. لە خولەکی هەژدە شێرکۆ کەریم ئەنجامەکەی بۆ یانەکەی شاری قەڵاو منارە یەکسان کردەوە. هیران ئازاد ویستی تیپەکەی زوو پێش بخاتەوە. ئەم لێدانە سەرەی محەممەد قاسم چوارچێوەی گۆڵی گرتبە مەترسیدار دەبوو. عیماد لواتی لە گۆڵی دووەم زۆر نزیک بوو. حوسێن جوولی گۆڵپارێز تۆپەکەی بە سەختی دوورخستەوە. دوا دەرفەتی نیوە یەکەمیش بۆ عیماد لواتی بوو، تۆپەکەی ڕێگای ستۆنی گرت. لانیوەی دوم هەردوو تیپ تا ڕادەیەک بە ئاستێکی لێ کۆنزیک دەردەکەوتن و هەوڵیان بۆ گۆڵی دووەم و پێشکەوتن بوو. دهۆک هێرشەکانی مەترسیدارتر بوو، فشارەکانیشی بەهێزتر بوو. هەر بۆیە لە خولەکی هەفتە هیران ئازاد توانی گۆڵی دووەم و پێشکەوتن لە یاریەکە بۆ هەڵۆکانی چیەکان تۆمار بکات. هەولێر توانای گەڕانەوە بۆ کەشی یاریەکەی نەبوو، هەر بۆ یاری بە سەرکەوتنی دهۆک کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک بە 55 خاڵ پێگەکەی لە خانەی شەشەم باشتر کرد. هەولێریش بە 36 خاڵەکەی هەر لە خانەی چواردەی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.